بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی یەکەم 1930 بۆ 1950. یەکەم ڕاپەڕینی بارزان 1930 بۆ 1932. کتێبی سێیەم 1945 بۆ 1950. شۆڕشی بارزان 1945 بۆ 1950. بەشی سێزدەم. وەگواستن بۆ کۆماری ئۆزبەکستان ڕەنجێکی نوێ. باقرۆف لە ڕێ لێگرتن و دوژمنایەتی بارزانی دەستی هەڵنەگرت تا کار گەیشتە ڕادەیەک لە وزە دەرچوو. بارزانی ناچار بوو داوا لە کاربەدەستانی سۆڤێت بکە خۆی و بارزانیەکان بۆ کۆمارێکی تر بێنە گواستن تا لە خراپەی باقرۆف دوورکەونەوە. بڕیار درا بگوێزرێنەوە بۆ ئۆزبەکستان بۆ مۆڵگەی چرچووک نێزیکی تاشکەندی پایتەخت و ڕۆژی 29 1948 گەیشتنە وێ. لێرەش مەشقکردنیان هەر هەبوو. ماڵێک لە نزیک مۆڵگا بۆ بارزانی دانرا و مامۆسایەکیان بۆ دانا بۆ فێربوونی زمانی ڕووسی تا باشی فێر بوو و دەیتوانی پێی باخوێ و بنووسێ. کارەکان بە باشی دەڕۆی. بارزانی ڕۆژی 24 نۆی 1948 چاوی بەنیازۆف و یوسفۆف سکرتێری حیزبی کۆمۆنیست و سەرۆکوەزیرانی کۆماری ئۆزبەکستان کەوت کە بەڵێنی بایەخ و پێشگیریان پێدا. بەڵام باقرۆف لەو کۆمارەشدا دەستی لە دژایەتی بارزانی هەڵنەگرت. لەبەرەوەی هاوبیری بێریا بوو لە ستالینەوە نێزیک بوو قسەی دەڕۆی. دوجار توانی مۆسکۆ ڕازی بکە تا ئەوەی لە دڵیایەتی دەرحەق بارزانی و هاوڕێیەکانی بهێنرێتە جێ. کۆچی چەرمەسەرێ. 13 1949 جەنەڕاڵێکی سۆڤێتی گەیشتە تاشکەند و بە بارزانی گوت کە بە باڵەفڕ لەگەڵ خۆیدا دەیبا بۆ چاوپێکەوتنی ستالین و پێشەوایانی سۆڤێتی. داواشی لێکرد دوو کەس هەڵبژێرێ بۆ ئەوەی لەگەڵی دابن. ئەویش سەید مەلا عەبدوڵڵا و زیا عەبدڕی دیاری کرد. ئێواری ئەو ڕۆژە ڕوویان کردە باڵەفڕگە و هەموو لایەک خۆشی و شادی دایگرتبوون. بەڵام ئەم شادی و کەیفەیان زۆری نەخەیاند گۆڕا بە داخ و خەفەتێکی گەورە چونکە شتی تاڵتر و پەژاری خراپتر چاوەڕوانی دەکرد. باڵەفڕ مەلا مستەفا و دوو هاوڕێکەی نەبردە مۆسکۆ بەڵکو بردنیە شارۆچکەی چەمپای لە ڕوخ زەریاچەی ئۆڕاڵدا کە ئەمەش بە واتەی دوورخرانەوە و داز بەسەری بوو. ڕۆژی دوایی داوە لە شێخ سولەیمان و عەلی محەممەد سدیق و سولەیمان بەک دەرگەڵەیی و محەممەد نەجیب و عەبدوڕەحمان موفتی کرا ئامادە بن دابرێن بۆ لای بارزانی کەچی گوازرانەوە بۆ سەمەرقەند. کاربەدەستان ئەم کاران چەند جارێکی تریش دووبارە کردەوە و بە هەموو لایەکی خاکی سۆڤێتدا بڵاویان کردنەوە بابیانووی ئەوەی گوایە مۆڵگەیەکی نوێیان بۆ مەشەقکردنیان ڕێخستووە. ئەسعەد خۆشەوی و حەمەدەمی میرخان و مامەد مەسیح و مستۆ مێروزی و شێخ و مەرشانەدەری و عەلی خەلیل و محەممەد مەحموود و مراد شێخۆ و سەعید وەلی بەگ و حاجی حەیدەر و سەعید پاڵانی و عیسا سوار و فەقی حەسەن ئێدلیبی بران بۆ دوورگەی مۆنیاک لە ناوەڕاستی گۆلی ئۆراڵدا. ئەمانە هەموو بە باڵەفڕ گوازرانەوە. ئەمجارە ئەوانەی مابوون سواری شەمەندەفەرێکی تایبەتی کران و وایەندانان لە هەر وێزگەیەکدا ڕاوەستا فارگۆنێکی پڕ لە بارزانی لێجیا کرایەوە و ئەوانی تر دەڕۆیشتن. بەم پێیە هەر وێزگەیەک و دەستەیەکی لێخاڵی کرا تا هەمویان دابەزێندران بێ ئەوەی کەسیان ئاگایان لەوانی تر هەبێ و بزانێ بۆ کوێ دوورخراونەتەوە. پاشان دەرکەوت کەوا بۆ هەر دەستە و تاخمێک گوندێکیان شارۆچکەیەک دیاری کراوە تا لەژێر چاودێری دابن. خستیان نەناو کارگە و کێڵگەی کۆڵخۆزەکان و ڕەفتاری گیراوی کاری دژواریان لەگەڵدا کرا و نەیانێش پەیوەندی بە یەکترەوە بکەن و لێ نەگەڕان ناونیشانی برادەرەکانی خۆشیان بزانن. کردەوەیەکی ئەوەندە دڕەندانەی دوور لە مرۆیەتیان لەگەڵدا کرا شیاوی خانەخۆیی و باویژدان نەبوو. لەو ساوە کە دەنگوباسی ئەم قارەمانانە لە دنیای دەرەوە بزر بوو ڕۆژنامەکانی دنیا لە خۆیانەوە شتیان هەڵدەبەست و درۆیان ڕێک دەخست. تا وای لێهات ڕۆژنامەیەکی ناسراوی دنیا وەک نیویۆرک تایمزی ئەمریکایی لێکۆڵینەوەیکی بڵاو کردەوە دەڵێ بارزانی پلەی جەنەڕاڵی لە سوپای سۆڤێتی دراوەتێ و ئێسا سەرکردەی لەشکرێکە لەسەر سنووری ئێران سۆڤێتدا. لە کاتێکدا بارزانی و هاوڕێکانی لەو ڕۆژەدا لە ژێرباری دەوروبەری ئاوارەییدا دەیان ناڵاند.